ئازیزان بەردەوامین لەم تەوەرەمانە باز لە یەکێک لە گرفتە دەرونیەکانەکەین باز لە نەخۆشی شیزۆفرینیاکەین با بزانین مەبەست لە شیزۆفرینیا چییە ئاخۆ ئەمە یەکێکە لە گرفتە دەرونیە باوەکان زۆرە لە ناو هاوڵاتیانە یاخودنا هۆکارەکانی چیە نیشانەکانی چارەسەرەکان ئەمان و کۆمەڵێک بابەتی تر تاوتویەکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان بە خۆشحاڵە لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆرکیان سلااو لێ بە زۆر بەخێر بێت. بانی باش دکتۆر بەخێر بێت. سپاس. زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ دکتۆرگیان. دکتۆر دەستپێک با پێناسەیەک بۆ نەخۆشی شیزۆفرینیا بکەین بزانین مەبەستمان لێ چییە؟ بەڵێ. دکتۆر بمان بووری دەنگەکە و باش نییە هەتاوەکو هاوکارانم بۆ چاکەین زۆر ببوورە بێگومان ئەوەی کە زۆر جار گرفتە دەرونیەکان چەند بەشێکن چیاکراوەتەوە پۆلێن کراون لاەنە زۆر جاریش لەوەی کە ساڵانە چەندین توێژینەوەی تازە یەتە پێشۆ لە هەر بابەتێکی دەرونیا بێ وە بتوانن پۆلێنەکان جیاوازی چی بەخۆیەوە بینیوە ئایا ڕێژەکە بەرەو زیادبوونە ڕواوە لە چ شوێنێک زیاتر ئەم گرفتە بڵاو بێتەوە ئەمە وایە کات کە بە شێوەیە لە شێوەکان ئامارەکان لە بەردەستی کەسە پسپۆڕەکان نابن خودۆ کەسانی کە لەسەر ئەم گرفتە دەرونیانە کتێب ئەنووسن یاخود بۆ نمونە چەندین توێژینەوەی تازایان هەیە لە نێو زانکۆکانە کاری لەسەرەکەن ئەمە هەمووی ئەبێتە بەشێکیەوەی کە چۆن توانی لەگەڵ ئەم گرفتە دەرونیانەیە توانی مامەڵە بکەیت بۆیە زۆر گرنگیشەکە ئێمەش هەمیشە هەوڵین کە ئەم بابەتە دەرونیانەیە زۆر جارم دەستەوازژانە کە سیژۆفرینیا کە بۆ نمونە بەلای ئێمە ناموێ پلی تێ بکەین لەو شەکە تێ بکەین مانای چییە و لە چیەوە هاتووە ئایا لە لای هەرێمی خۆمان لە هەرێمی کوردستانە و لە ناوچەکەی ئێمە تا چەندم گرفتە باوە ئایا ڕێژێکی زۆرە یاخود ڕێژەکە کەمە ئەتوانین هەوڵ بین چارەسەری بۆ ڕاستی سەر کۆڕەنگە زۆر کات بەداخەوە هەندێک هاوڵاتی هەبێ ئەگەرچی گرفتی دەرونیان هەبێ پێیان شەرم بێ بەلایەنەوە زۆر قورس بێ کە سەردانی پزیشکێکی دەرونی بکەن بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان بەڵام لە ئێستاشە ئەوەی جێی خۆشحاڵە و جێی دڵخۆشی ئەوەیە کە هاوڵاتیان زیاتر چاوکراون سەرکۆ هۆشیاریمان زیاترە ئەگەرچی هەر گرفتێکی دەرونی هەر نەخۆشیکیشمان هەبێ ئەتوانین سەردانی کەسانی پسپۆڕ و شارەزا بکەین بگومان گرنگە زانیاری وەرگین لەسەر زۆرێک لە گرفتە دەرونیەکان چونکە زۆر کات گرفتە دەرونیەکانە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تۆ جستەیەکی ناتەندروستت هەبێ هەر خۆمان زۆر کات کە تۆ زۆر سترێسەبی زۆر قەلەقەبی هەستەکەیت هەموو جستت بەڕاستی تێکشکاوە زۆر جستە چەندە نەخۆشەکە بە هەموو ئەندامەکانیەوە یەکێ لەو گرفتە گەورانەی کە نەخۆشی دەرونیەکانە زۆر لە کۆمەلگای ئێمە لە نەریت ئێمە دوای لە دکتۆریشەکەینە پرسیارێک بۆچی ئێمە زۆر جا کە گرفتێکمان دروستە بێ لامان عیب بچین بۆ لای پزیشکێکی دەرونی هەتا ڕنگدانەوەکەی خراپترە بێ لە سەرمان ئەمەش دوای زانی دکتۆر چیمان پێ ڕاستە کەواتە ئێمە گرنگە زانیاریمان هەبێ لەسەر هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی هەم بە دەروونمانەوە هەم بە جستەمانەوەیە بگومان نەخۆشی شیزۆفرینیا شیکێکە لەو نەخۆشیانەی کە ڕەنگە کەم تا زۆرێکێک بێ لەو حاڵەتانەی کە بوونی هەبێ هاوڵاتیان تووشی ئەم بابەتە بن تەنانەت کە لەگەڵ دکتۆری شەقسەمان کرد وتمان باسی شیزۆفرینیاکەم تی شیزۆفرینیا وەکو بەحر وایە قسەی زۆر لەسەر کراوە بۆیە بە ئەم پرسیارە دیسان ئاڕاستەی دکتۆر بکەمەوە دکتۆریان پێمان بڵێ تۆ چۆن پێناسی شیزۆفرینیاکی مەبەست لێ چییە؟ با لە ناوەکەەوە دەست پێ بکەین شیزۆفرینیا بە حقیقت خۆی سکیتسۆفرینیایە بەعەرەبی پێڵەن انفصام الشخصية یان دا الفصام ئەمە حاڵەتێکی دەرونیە یەکێکە لە نەخۆشیە بە قووەتەکانی نەخۆشیە دەرونیەکان یعنی بە حقیقت ئێمە چۆن ئەڵێ چالنج دکتۆرە دەرونیەکان وەکو چالنج وایە کە یەکێک تووشی نەخۆشی سکیتسۆفرینیا بۆچی دکتۆر لەبەرەوەی نیشانەکانی بە قووەتە لەبەرەوەی کاریگەریەکی باشی نابێت لەسەر کەسێتی مرۆڤ و لەسەر مرۆڤ و لەسەر دەوروبەری مرۆڤەکەیش لەسەر کەس و کارەکەیشی بۆیە ینی یەکێکە لە چالنجەکان کە ئێمە لە ژیانی ڕۆژانەی خۆمانە لەگەڵ نەخۆشەکانمانە ئەیبینین و ڕوبەڕووی دەبینەوە نەخۆشیەکە لە تقریبا نتوانم بڵێم لە کۆتایی سەدەی 19ەمە با بڵێن دەستنیشان کراوە و لە ساڵی 1912ەوە ناوی لێنراوە لە پێشە پیانەوت خەڵەفاوی پێشوەخت
دیمەنشیا پریکۆکس وا تەسەوریانە کرد کە مرۆڤەکە خەڵەفاوە چونکە نیشانەکان زۆر بەخوتن وەلو سە وشەی خەڵەفاویش نەماوە بەڵام یعنی وایان پێوت ئیتر دوایی زانایەک بە ناوی بلۆیلەر ناوی لێنا سکیتسۆفرینیا نیشانەکانی زۆرن بەس ئەگەر پێتان خۆش بەیەکەیەکە بەر بچین لای نیشانەکانی ئەم دەستەواژەیە بە ئەگەر شی بکەینەوە بە دابەشبوونی ژیری مرۆڤ نایەت نەخێر پێشتر ئەیانوت دابەشبوونی کەسێتی مرۆڤ بۆیە یعنی بە عەرەبی پێیان وتووە ئینفیسام شەخسیە بەڵام بە حەقیقەت خۆی وان نییە یعنی جاران ئەیانوت مرۆڤەکە بێ بە دوو مرۆڤ و بە دوو نەوع بیرەکات و نەخێوان نییە هەر هەمان مرۆڤە بەڵام لەبەرەوەی کۆمەڵێک نیشانەی تیا دەرەکەوێ ئیتر ئەگۆڕێ ئەو مرۆڤەکەی جاران وەکو مرۆڤەکەی جاران نامێنێت یعنی بڵێن ئەو کەسەی کە ئەمڕۆ تووشی ئەم نەخۆشیە بێ دوای 10 ساڵ 15 ساڵی کە بیبینە کەسێکی ترە باشە کاتە دکتۆر ئێستا باسی نیشانەکانی بکەین نیشانەکانی شیزۆفرینیا چییە؟ بەڵێ بەڕێزت پرسیارێکت لێ کردم پێشینەکە بە ئەوە وەڵام بەمەوە لە چ تەمەنێکە اینجا دوایی نەسەر نیشانەکان بەگشتی لە بینی 15 تا 35 ساڵیە ئەوە سەرەتای نەخۆشیەکەیە باشە دکتۆر بۆچی لەو تەمەنەیە بە دیاریکراوی زۆر کەس نازانێ بۆچی کەس نازانێ بەڵام ئێمە ئەزانین کەوە ئەو پرسیارە ئەشم با بۆ پرسیارێکی تر خەڵک بۆچی تووشە بێ لەبەرەوەی بڵێن عاملێکی وراسی تیا هەیە جیناتی تیا هەیە ئەو مرۆڤانەی استعدادیان تیا هەیە بۆی تووشی نەخۆشی سکیتسۆفرینیا ببن لەو تەمەنە کۆمەڵێک سترس و فشاری دەرونی ڕوئەدا لە ژیانی مرۆڤایە بڵێن ڕوبەڕووی ئەبێتەوە مرۆڤەکە ئەبێ بە هۆکاری دەرکەوتنی نەخۆشیەکە لەو تەمەنایە عنی سێر کە ئێستا زۆربەی زۆری نەخۆشەکان ئێمە ئەیان بینین لە کاتی ئیمتیحانی بەکەلۆریا پۆلی 6 ئێستا حالی حاضر ئیمتیحانی بەکەلۆریا یا دەستی پێکرۆ یا دەست پێەکە کەواتە توانین بڵین لە سترێسێکی زۆرەوە ئاخر مەسیجەکان زۆر ڕوون بێ بۆ خەڵک بۆی خەڵک نەترسێنین ئەگەر کەسەکە استعدادی تیا هەبێ بۆ ئەوەی توش ببێ واتە با بڵێن عاملێکی وراسی تیا هەبێ بۆ ئەوەی تووشی ئەم نەخۆشیە ببێ و ڕوبەڕووی سترێسێکی زۆر ببێتەوە سترێسێکی قایم ئەوە ئەگەری ئەوە هەیە لێی دەرکەوێ ئەگینا خۆ هەموو کەسێک با بڵێن هەموو ساڵێک نازەم چەند هزار کەسە چێت ئەمتیحانەوە خۆ هەمویان تووشی ئەم حاڵەتە نابن لە هەموو ساڵێک بڵێن چەندەها کەس یا چەند هزار کەس باوکی ئەمری خواکە یان تووشی حادیسەی سیارە بێ یان تووشی لێقەومانە بێ خۆ هەمویان توش نابن ئەبێ ئەو کەسە استعدادێکی تیا هەبێت ئیتر استعدادەکە وڕاستیە بنیەویە هەرچیە کە پێکهاتەیە ئەگەر ئەو استعدادی تیا هەبوو و تووشی ئەو سترێسە بوو لە ژیانە ئەو کاتە نەخۆشیەکە دەرەکەوێت اینجا ئەمە وەڵامەکە بمەوە لەو تەمەنە 15 تا 35 تەمەنی سترێسە هەمومان لەو وەختە زۆر تووشی سترێسە بین مەشاکل ئەبێ مەشاکلی بێکاری ئەبێ امتحان ئەبێت حادیسە ئەبێت لە دەستدانی دایک و باوکە بێت لە دەستدانی برا و خوشکە ئیلا ئاخری ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی ئەو کەسەی کە ئەگەری ئەوەی تیا هەیە تووشی ئەم نەخۆشیە ببێ لی دەرکەوێت لە عشقیتیە دکتۆر عشقیتیە بەڵێ ئاڕەکان ئەوانەی کە ئار وەرەگرن احتیمالیان هەیە کەواتەوانە خۆیان حەزرکەم بۆی کە توش وەڵا ئاگایان لە خۆیان بێت ئاگایان لە خۆیان خەفەت بە ئاڕەکە نەخۆن بۆیە بەسەر خۆیانە نهێن بەسەر خۆیانە نەهێنن و خەفەتی پێ نەخۆن ئەم نایەکێکی باشە دکتۆر بەر لەوەی کە باز لە نیشانەکان بکەین پێمان بڵێ لە خانمانە زۆرتر نەخۆشی شیزۆفرینیا هەیەیان لە پیاوانە لە کامیانە زۆرترە هەتا ئێستا زۆربەی توێژینەوەکان دەریان خستووە کە وەکوویەکە ئەلەوە یەکسانی مشکور هیچ جیاوازی نییە لە بینیانە بەڵام یعنی فەرقەکە ئەوەیە خۆتە زانی لە وڵاتی ئێمە حتا لە شوێنی کەیش ئەرکی خانمان قورسترە لە ئەرکی پیاوان ئەبینی سترەسەکەیان زۆرترە ڕەنگە زیاتر لیان دەرکەوێ ئەگینا وەکو یەک تووشە بن هەردوو ڕەگەزەکە هیچ فەرقی نییە دکتۆر بەپێ ئەوەی کە ساڵانە چەندین توێژینەوەی جیاوازەکرێت لە بواری هەموو نەخۆشیە دەروونەیەکانە بە ڕێزیشتان وەکو پرۆفیسۆرێک تازەترین توێژینەوە
ئێمە لە چ ئاستێکی ئەو نەخۆشیین ئایا ڕێژەمان زۆرە وەکو ناوچەکەی خۆمان چووکە ئەم بابەتە کە پەیوەست بێ بە سترێسەوە لە ڕووی ئابووری و ژینگە و بارودۆخی خەڵکەوە ئەمانە کاریگەریە بێ لەسەرەوەی کە ڕێژەکە بەرەو سەرەوە بەرێت بەڵێ خۆی بەگشتی ئەوە هەر مناسبەتێکە بۆی ئەوە بڵێم بەگشتی لە سەدا یەک احتیمالی ئینسان هەیە کە تووشی ئەم نەخۆشیە ببێت لە سەدا یەک کە زۆر نییە یعنی باگەر بەراوردی کەین بە خەمۆکی بۆ نمونە یان دڵە ڕاوکێ قەلەقی سەتا مەسەن 15 تێگەی لەبەرەوە کەمترە بەڵام لە شوێنێک بۆ شوێنێکی کە ئەگۆڕێت توێژینەوە زۆر نەکراوە لە کوردستان و عێراق لەسەر ئەوەی چەند کەس توش ئەبێ و لە ئایا زیادی کرۆیا کەمی کرۆ بەڵام بە حقیقەت وەکو ستاندەر لە سەدایەکە و ڕەنگە بڵین خەمۆکی زیایی کردووە دڵڕاوکێ زیایی کردووە بەڵام سکیزۆفرینیا زۆر زیایی نەکردووە تقریبا هەروەکو خۆیەتی یعنی چەندین ساڵە توێژینەوەکان وا دەرەخەن کە هەمووی وەکو یەکە بەڵام لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە ئەگۆڕێ وڵاتی ئەمەش یەکێکە لەو شوێنانەی کە سترێسی زۆرتایە یعنی تەوەقعەکەی کە یەک تۆ زیاتر ببێ بەڵام زۆر زیاتر نییە یعنی تقریبا چەند ساڵە منەوە نزیکەی 40 ساڵە لە بواری نەخۆشە دەرونیەکان ئیش ئەەکەم ئەتوانم بڵێم سکیزۆفرینیا گۆڕانکاریی وای لەسەر نەهات باشە دکتۆر هیچ گرفتێکی دەرونی هەیە ئەگەر چارەسەر نەکرێت بۆ بەرەو نەخۆشی شیزۆفرینیای بەرێ کەسەکان نەخێر خۆی وەکو وتمان ئێمە گرفتی دەرونیمان هەیە و نەخۆشی دەرونیمان هەیە و با هەر ئەوەیش بڵێم زۆر جار مەسەن بە یەکێگەڵێن ئەڵێن ئەرێ فلان کەس تۆ کەس بۆی بزانین عاملی وراثە هەیە بۆ ماوەی هەیە کەس لە کەسوکارت هەیە نەخۆشیەکی وهای هەبوو بێ و نمونە سکیزۆفرینیا یا خەمۆکی ئەوەڵ جار ئەڵێن نە دوایی هەر خۆیان مەسەن دوو کەسن لە ژوورەکە پورە فلان وانە بوو وەختی خۆی نا پورە فلان هیچی نەبوو مێردەکەی مرد و وای لێ هات یا بڵێن نەخۆشێکی یا بڵێن دز هاتە سەریان و وای لێ هات شتێکی ناخۆش وای لێ خۆ ئەمە معنای ئەوە نییە ئەو نەخۆشیەی نییە هەر هەیەی بەڵام تایە بوو ئەو حاڵەتە وای لێ کرد کە دەرکەوێ ئەگینا بڵێ خەمۆکی ببێ بە سکیزۆفرینیا نەخێر دڵە ڕاوکێ ببێ بە سکیزۆفرینیا نەخێر واسواسی ببێ بە سکیزۆفرینیا نەخێر بەڵام پێچەوانەکەیشی ڕاستە پێچەوانەکەی چییە ئەو کەسەی کە ئەمە هەر بەشێکە لە نیشانەکان لە ئیسۆ بەشێک لە نیشانەکان باسکەین ئەو کەسانەی کە سکیزۆفرینیایان هەیە جگە لە نیشانە سەرەکیەکان کە تۆزی کە پێتان ئەڵێم چیە و چی نییە یا بۆ بینەری خۆشەویستی ئەڵێم ڕەنگە ئەو کەسێک کە سکیزۆفرینیای هەبێ واسواسیشی هەبێ لەگەڵیا دڵەڕاوکێشی هەبێ لەگەڵیا خەمۆکیشی هەبێ لەگەڵیا لەبەرەوە گرفتی دەرونی شتێکە و نەخۆشی دەرونی شتێکی کەیە و نیشانەکانیش ئەگۆڕێن بە پێی نەخۆشێک باشە دکتۆر لەگەڵ ئەمەی کە بەڕێزت ئاماژە و پێ ئەمە گرفتی هەیە و ئەشبێتە نەخۆشی من پرسیارەکەم ویستم ئەمە بۆ بینەرانیش تۆ ڕوونیکەی وەکو پرۆفیسۆرێک چەند گرنگەیترە و دەستەواژەیە لابین لای خۆمان بە عیبەی بزانین ئەگەر گرفتێکمانە بێ یان نەخۆشیێکمانە بێ سەردانی پزیشکی دەرونی بکەین زۆر گرنگە ئەو شتە و ئێستا لەخوا بە زیاد بێ گۆڕاوە من لە هەموو چاپێکەوتنێکە یەکشت ئەڵێمەوە زۆر گرنگە باسی بڵێم من ساڵی 1970 کلینیکم کردەوە یەکەم جار کە لە بەریتانیا گەڕامەوە لە هەولێر بوو ئەو کاتە ئیشمە کرد بڕواتان بێ هەندێک لە نەخۆشەکان چاوەڕێیانە کرد عادەتەن کلینیک ئاسرانە چاوەڕێیانە کرد کە خۆر ئاوا ببێ دنیا تاریک بێ اینجا ئاهاتن بۆ کلینیکەکە بۆ ئەوەی خەڵکنیان ناسێتەوە بە تاریکێکە اینجا لەبەرەوە جاران وابوو بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێ گۆڕاوە یعنی هەموو میدیاکان بەگشتی جاران بەدەگمەن لە میدیا باسی بابەتێکی دەرونی ئەکرا ئێستا لەخوا بە زیاد بێ زۆربەی زۆری میدیاکان باسی ئەکەن ئەستەن من یەتە بیرم نازم 20-25 ساڵەمەوە پێش هەر لێرە لە قەناتی کورسات لەگەڵ سەرەتایی دامەزرانی قەناتەکە
خۆم پێم وتم کاکە بە هەڵمەتێک بکەین بۆ بڵاوکردنەوەی وشیاری دەرونی و فعلەن هاتن بەدەنگمەوە بۆیش من کەسم بۆ ئێرەوە زانم بۆ شوێنی خۆم یعنی کانەوە شوێنی دوهەمی خۆمە ئەوە نەهاتوو مەبەستم لە قسەکە چییە میدیاکان هەمووی بەگشتی سە بەرنامەی دەرونیان هەیە خۆشتریش لەوە زۆربەی زۆری ئەو دکتۆرانەی کە کارەکەن لە بواری میدیا زۆربەی زۆریان تەڵەبەی خۆم بوون دەرسم پێوتون زۆربەی زۆریان ئەتوانم بڵێم زۆر لە من چالاکترن لە بواری میدیا هەندێکیان بەرنمەیان هەیە لە ناو کەناڵەکانە اینجا ئەوە ئەسەلمێنێکەوە گۆڕانکاری ڕوویاوە ئێستا خەڵک وەکو جاران نەماوە یعنی بەلایەوە عیبەیەکی زۆر گەورە نیە بەڵام لەگەڵ ئەوەیشە حتا لە غەربیش کە زۆر پێشکەوتووە هێشتا شتێک هەیە پێڵەن ستیگما یعنی لەکە یعنی پەڵە نەخۆشی دەرونی بە پەڵەیەک ئەزانن لەسەر کەسێتی مرۆڤەکە بۆیە وشارەکە نەگەشتۆتە لووتکە بەڵام لەخوا بەزیاد بێت زۆر جیاوازە لەگەڵ جارانە باشە دکتۆر باسی لەوە کردت بۆ ماوە زۆر کاریگەری هەیە لەسەر ئەم نەخۆشیە ئەگەر کەسێک پووری خاڵی مامی واتە دەرەجەیەک نەبێ کەسەکە خوشک و براو دایک و باوک نەبێ دەرەجە دوی هەی بوو بێت ئەگەری هەیە ئەم کەسەش توش بێتەوە یاخود نەخێر بۆ ماوەیەکە بەس لە کەسی یەکەما هەیە بەڵێ طبعا ئەو کەسانەی کە علمی وراثیان خوێندووە تقریبا زۆربەی زۆری خەڵک کە لە پۆلی 4 و 5 و 6 با بڵێن زانستی خوێندوێتی تۆزێک لەسەر قانونی مندل و شتانە ئەزانێت چەندێک نزیکیەکە زیاتر بێ جیناتەکانیان نزیکە بن لەیەکەوە احتیمالی توشبن زیاتر بێ بۆ نمونە مەسەن ئەگەر دایک یا باوک هەیان بێ احتیمالی زیاترە برا هەی بێ احتیمالی تۆزە کەمترە ئامۆزا هەی بێ احتیمالی کەمترە چەندێک خزمەتێکە دوورتر بێ ئەگەرەکەی کەمترە بەڵام هەرتایەتی ئەگەر بەراوردی کەی بە خەڵکی تر سەمەوتمان خەڵکی عام بەگشتی سەدایەکە احتیمالەکە بەڵام ئەگەر برایەکت هەی بێخوا نەخواستە سەدا دەیە یا 15 ئەگەر بڵێن دایکت یا باوکت هەی بێ ڕەنگە زیاتر بێ زیاتر لە چیە توێژینەوەکان کراوە لەسەر دوانە ئەوەی بە کوردی پەتی پێڵەن جمک ئەوانەی کە دوانەیان هەیە 150 تقریبا یعنی ئەگەر برایەکت یا خوش طبعا نابێ بڵێ برایەکت یا خوشکت کە دوانەکە هین بوون یەک هێلکەیی بوون ئەبێ هەردووکیان کوڕ بن یا هەردووکیان کچ بن ئەگەر دروست بوو لە یەکێکیانە ئەگەری ئەوی کەیان کە توش ببێ 100 تقریبا 50 توان بڵم زیاتریشە لەبەرەوە چەندێک نزیکێکە زیاتر بێ خزمەتێکە زیاتر بێ ئەگەری توشبوونەکە زیاتر وتێ چەند نیشانێکی سەرێکی تر هەیە ئەوشتان بۆ باسەکەم ئەوانە چینەوە نیشانە هەرە سەرەکیەکان کە زۆر گرنگە یەکێکیان هەلوەسەیە هەلوەسە یعنی چی ئەمە طبعا وشەیەکی کوردی نییە وشەیەکی ئینگلیزیە کراوە بە عەرەبی و بە کوردیشە توانی بەکاری بێنی واتە تۆ ئێمە خۆمان 5 هەستمان هەیە مەسەرەن گوێگرتن بینین تامکردن بۆنکردن هەستی پێست ئێمە ئەتیادی ئەگەر شتێک نەبێت ئەو هەستەمان بوروژێنێ هەستی پێ ناکەین ئیسە من و تۆ قسە ئەەکەین من و ئێوە یا من بۆ بینەری بەڕێز قسەکەم گوێی لە منە بەڵام ئەو کەسەی کە تووشی ئەم حاڵەتە ئەبێ هەلوەسەیەکێ بێ لە گوێیە یعنی چی یعنی ئەبینی دانیشتووە کەسی لا نییە گوێی لە دەنگێکە ئەو دەنگە یا قسەی لەگەڵەکە یان لە بینی خۆیانە چەند دەنگێک قسە ئەەکەن و باسی ئەو کەسە ئەەکەن زرنگانەوە نییە دکتۆر خۆی اینجا بۆیە ئێمە کە لێ ئەپرسین ئەڵێن ئەرێ گوێت ئەزرنگێتەوە بەڵێ خۆی زرنگانەوەیە بەڵام فەرقی هەیە لەوەی مەسەن یەکێک ئەگەر نەخۆشیەکی گوێچکەی هەبێ تووشی وشە و شتی وایە بێ لە گوێچکەیە ئەو پێی ناڵێن نەخۆشی هەلوەسە یا شتێکی وایە هەبێ اینجا ئەمە یەکێکە لە بوارەکانی دووهەم هەلوەسەی بینین یعنی ئێستا من ئێوە بینم ئێوەش من ئەبینن بەڵام ئەو کەسە تارماییەکە بینێ شتێکە بینێ کە خەڵکی تر نایبینێت بۆیە ئەبینی هەڵێ هەڵسو کەوت ئەنوێنێ بۆ نمونە هی گوێگرتنەکە بعضجارێ وەڵام هاتەوە یا بعضجارێ ئەبینی هەڵسو ینی کاردانەوەیەک پیشان ئەدا بەلا تۆ سەیرە ئەو خۆ گوێ لێ یەکێک هەڕەشەی لێکاڵێ ئەو کوژین ئەو فەوتێنین لە ناوت ئەبین طبعا ئەم ئەترسێ ینی کاردانەوەی ئەبێ بەلا تۆ سەیرە چونکە ئەڵێ بۆ ئەم کابرایەوەکە یا بۆ وەڵام ئەداتەوە یا بۆ لەبەر خۆیەوە ورتە ئەکا جواب ئەداتەوە چونکە بەزارە جنێوی وەڵامی جنێوەکان ئەداتەوە ئەمە بەنسبەت طبعا لە هەمووی باوتر ئەم دوانەیە هی گوێگرتن و با بڵێن بینین ئەوانەی تر کەمتر
وەکو مەسەرەن بۆنێکی تایبەت ئەکا یا تامێکی تایبەت ئەکا یا هەستەکە بەعزە شت بەسەر پێستیایە لەژێر پێستیەوە ئەڕوا ئەمانە هەنێکن لە نیشانە سەرەکیەکان بۆیە بە کورتی باسییانەکەم بۆی وەختان زۆر نەبم هی دووهام کە زۆر گرنگە ئەویش واهیمەیە واهمە یعنی چی؟ یعنی تۆ بیرۆکەیەک یا بیر و بڕوایەک یەتە ناو دەروونتەوە کە ئەسڵ و ئەساسی نییە یعنی چی؟ یعنی سێ بۆ نمونە من دراوسەیەکم هەیە خۆشمەوێ یەکتری ئەبینین سەلام لە یەکتری ئەەکەین ڕەنگە سەردانی یەکتریش بکەین تۆ کە ئەم حاڵەتە تووشە بێ وا تەسەور ئەەکەی کە ئەو دراوسێت پیلانت لێگەڕێ ئەو دراوسێت ئەوێ مەسەرەن شتێکی خراپت لێ بکە ئەو دراوسێت چاور لێە ئەو دراوسێت سەحرت لێەکە ئەو دراوسێت ئەوێ شتێکی زەرەرێکت پێ بگەێنێ ئەبینی هەر لە خۆیەوە مەسەن نەخۆشەکە بەردێکیان تێگرێ یا تۆپێکیان تێگرێ یا مەسەرەن ئاژەڵەکەیانە کوژێ یا ژەهراویەکە یعنی واهمەیەکە تیا دروستە بێ کە حەقیقەت نییە ئەساسی نییە بەڵێ خۆت بۆ خۆت دروستی ناکەی خۆت نەخۆشی وەکوڵێ کەس بە پارە نایکڕێ بۆ تووشی ئەم نەخۆشە ببێ بەڵام ئەم واهمەیەتە ناو مێشکەوە ئیتر بڕوای پێ بێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە مەسەرەن تۆ پێی ئەڵێ کاکە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە ئەڵێ من دڵنیام سوورم کەوە ئەو کەسەواکە بۆیە ئەبینی بەعزە جارێ ئەگاتە ئەوەی کە جنێویان پێ بە قسەی ناشینیان پێ بڵێ پەلاماریان بدا واهیمەی تریشیان تووشە بێ کە کەمتر باوە ئەویش خۆ بە زلزانین یعنی خۆت بە بۆ نمونە خۆت بە شای وڵاتێک ئەزانی خۆت بە مەلیکی وڵاتێک ئەزانی یعنی بەعزە جارێ ئەمە نەخۆشم هەبووە وتوێتی ئەم وەرەقەیەم بۆ بگەێنە بە سەرۆکی ئەم شوێنە بۆچی ئەتەوێ ئەم وەرەقەیە بگەێن بە سەرۆکی ئەو شوێنە کە خوێندومەتەوە وەرەقەکە نووسیوەتی من پرۆپۆزەڵێکم هەیە بۆ حەلی موشکیلەی ئەو کاتە شەڕی ناوخۆ هەبوو حەلی موشکیلەی شەڕی ناوخۆ بەڵام بە شەرتێ ئەوەنە هەزارم بیتێ بەڵام من ئەتوانم مشکلەکەتان بۆ حەلکەم تا یعنی بڵێن دەرەجەیەکی گەورە مەقسەدم چییە؟ هەنێک بیرروباوەڕی وای تا دروستە بێ کەەوە توانایەکی بەهێزی هەیە زیاد لە خەڵکی تر بەعزێ واهیمەی تر عیلاقەی بە جەستەوە هەیە بۆ نمونەوە هەستەکە کە جەستەی لە ناو چووەیە گۆڕاوە بەعزە جارێکیش واهیمەکان زۆر سەیر و سەمەرەن یعنی فعلەن شانی ئەوەن کە تۆ بەلاتەوە سیر بێت تعجب بکەی بۆ نمونە مەسەرەن ئەڵێ من ئەتوانم بفڕم وفعلا يعني من نخوشم ديوة هولياوة لعماريكي برزوة اما ومان زانيوة ايوه خوي بكوجي خوي هلا تخواروا بس بحقيقة خوي وتوتينا من افرم وكو تيرم ليهاتوا اما انا بيانالين بيزار ديليوجنز يعني طبعا ديليوجن يعني واهمة او كساني كواهمة يسيروا سمريان هي ان جاء امانة طبعا نموني زقزقن نموني تريش هي كأتوانين باسي بكين بلام يعني أمدو هنا أمدو نشانة هلوسو واهمة نشانة هرسلك يكانن كأو كساني توشي نخوشي سكيزوفرينيا بن تيانا درك باش دكتور أو كساني كتوشي نخوشي درونيا بن زور كات استمك خوان بوابن كبلا أمان توشي نخوشي دروني وقرفتي دروني بون تو بمان بلا خێزانەکە کەسانی چواردەور لە چ کاتێکە ئەم کەسانە بێنن بۆ لای پزیشکێکی پسپۆڕی وەکو بەڕێستان چ کاتێک گرنگە کە ڕاستەخۆ بیگەێنە لای پزیشکێک بەڵێ بەسەر چاو وەڵامی ئەوە دەمەوە بەڵام دەستی خۆش بێ ئەم پرسیارە من ئەبا بۆ شتێکی کە ئەوەتان بۆ شەرحەکەم دوای وەڵامی پرسیارەکەی بەڕێزت دایمەوە دەرکەوتووە زۆربەی توێژینەوەکان کۆن و تازە یعنی توان بڵم 40 ساڵ لەمەوە پێشیش ئەم توێژینەوانە کراوە بەڵام ئێستش هەر ئەخوا وەکوڵێن هەر باسەکرێ ئەویش ئەوەیە ئەو خێزانانەی کە یان نەخۆشەکەیان ئیهمالەکەن چکە بەڕاستی ئەمە بەشێکی وەڵامە بەشێکیشی هەر زانیاریە یعنی چی ئیهمالیەکەن یعنی هەر کە زانیان ئەو نەخۆشیە هەیە ئیتر ناچن بەلایە هەر بەجارێ ئیهمالیەکەن بەرەڵای سەرجادەیەکەن و ئەم نەوەشتانە یان ئەو خێزانانەی کە زانیان کوڕەکەیان یا کچەکەیان
ئەم جۆرە ئەتوارانە ئەنوێنێ کە من باسم کرد بەڵێ ئیتر یەکسەر ئەشڵەژێن و ئەکەونە وەکو حاڵەتێکی ئینزار خۆ ئامادەبوون ئیتر هەر هەڵسو کەوتێک بنوێنێ یەکسەر ئەمە چی بوو کردت ئەمە بۆ وات کرد بۆچی وات کرد تۆ بڵێ ئەمە نەخۆشیەکەتە یعنی گرنگیدانێکی زیاد لە حەد کەوا ئیتر ئەو کەسە وەکو بڵێن کۆتوبەندی بکەن نەتوانێت هیچ هەڵسو کەوتێک بکە نەتوانێت هیچ بیر و باوەڕێک دەربڕێ نەتوانێت هیچ قسێ بکە دووری خەنەوە لە هەموو کەسێکە ئەم دوو جۆرە زۆر زۆر خەتەرە زۆر خراپە بۆ ئەو کەسەی کە نەخۆشی سکیزۆفرینیای هەیە چونکە ئەبێ بە هۆکارێک کە یەکەم شت حاڵەتەکەی خراپتر ببێ دووهەمیش کە هەوڵی چارەسەرکردنماندا کە با بڵێن ئەو بێ بە ئاخر بەشی چاپێککەوتنەکە هەوڵی چارەسەرکردنماندا ڕەنگە استیفادەش بکا بەڵام بە زووترین کات وای لێتەوە جارێکیکە چەمە بینەوە سەر ئەوەی کە بە ڕێزت ئەیڵێ ئێستا زۆر لە توێژینەوەکان وای دەرەخەن ئەو کەسانەی کە سوکاریان وایە یا بڵێن احتیمالێکی وایەنتیا هەیە کە تووشی ئەم حاڵەتە ببن زۆر پێش ئەوەی تووشی حاڵەتەکە ببن ئێستا چەندین توێژینەوە هەیە حاڵی حازر لەسەر ئەو کەسانە پێش ئەوەی حاڵەتەکەیان لێ دەرکەوێ چەند نیشانەیەکیان لێ دەرەکەوێ اینجا لەبەرەوە زۆر گرنگە خەڵکی خۆمان ئێستا وشیارەیەکی وای هەبێت کە ئەو جۆرە زانیاریانەی بینی لە ناو کە سوکارەکە یەکسەر با بڵێن چۆنەڵێ بە چاوی مشتری سەیری بکەن بۆ نمونە مەسەلەن ماڵێکە زۆربەی ئەندامانی خێزانەکە زیرەکن با بڵێن لە خوێندنا سەرکەوتون لە زۆر بوارەکانی ژیانە سەرکەوتون بەڵام یەکێکیان هەر لە بڵێن لە مناڵیەوە یا بڵێن لە تەمەنی 12 ساڵیەوە وەکو ئەوانەی تر نییە ئەمە معناوە نیە 100% ئەمە ئەم نەخۆشیی تیا دەرەکرێت بەڵام ئەبێ باوکو دایکەکە درک بکەن کەەوە دیارە هۆکارێک هەیە کە ئەمەی وا لێ کردووە ئەمە یەکێکە لە شتەکان بەڵام لەوە گرنگتر کە فعلەن وەڵامی پرسیارەکەی بەڕێستە کە یەکێک لە ناکاوە تەبیعەتی گۆڕا بۆ نمونە ئێمە دژی ئاین نین الحەمدوللا هەمومان موسڵمانین و حەزمان لە ئاینە و پێمان خۆشە یەکێک لە ناکاوە متدەین نەبوو لە ناکاوە ڕیشی درێژ کرد و خۆی کرد بە جلوبەرگێکی تایبەتی لەبەر کرد نامێ ناوی هیچ خەڵکێک بڵێم بەڵام ئەم گۆڕانکاریە لە ناکاوە تیا دەرکەوت و زۆر بە توندڕەوی دەستی کرد بە ئەم جۆرە تقۆس و سروتانە ئەوە ئاگادار بین پێچوانەکەیشی ڕاستە یعنی طبعا ئەمە هەموو کەسێک وانییە کە وای لێ هات ئەوە سکیزۆفرینیا هەیە چونکە خەڵکی کەمان دیوەوە بۆ نیان بووە پێچوانەکەیشی ڕاستە یەکێکی بڵێن ئینسانێکی مولتەزمی متدەین لە عائلەیەکی متدەین کاتێک ئەزانین هەموو شتێک لە ئەبا و بیرروباوڕی بە تەواوی ئەگۆڕێ و ئەبێ بە کەسێکی کە هیچ بیرروباوڕی بە ئاین نەماوە نەک لەبەرەوەی با بڵێن ئایدۆلۆژیەیەکی تایبەتی وەرگرتووە نه بە شێوەیەکی ناڕێک یعنی خراپ تێکچوو فەرقی هەیە ئەگەر یەکێک ئایدۆلۆژیەک وەربگرێ بیرو بۆ چوونی بگۆڕێ وەکۆڵێن لای خۆمان سەنگەر بگوازێتەوە ئەوە قەیناکە بەڵام بە شێوەیەکەوە شایانی ئەوە بێ کە پێکەنینت پێی بێ بەلاتەوە سیر بێ یا هەنێک بیر و باوەڕی عەجیب و غەریب بهێنێتە ناو ماڵەوە کە لە ناو ئەو ماڵە کەلتوری ئەوە نییە من وا هەستەکەم شت چوەتە ناو لەشمەوە من وا هەستەکەم کە کۆنتترۆل کراوم ئەوە لە بیرم چوو ئەوە بڵێم زۆر گرنگە باسی ئەوەش کەم بازە کەس هەیە یەکێک لە واهیمەکانی وا هەستەکە کۆنتترۆل کراوە اینجا چی کۆنتترۆلیەکە بە پێی وەخت ئەگۆڕێ یعنی 40-50 ساڵ لەمەوە پێش کە ئێمە تازە دەستمان پێکرد بوو بەم عیلمە ئەیانوت مەرکەبەیەکی فەزایی هەیە لە ئاسمانەوە کۆنتترۆلمانەکە ئێستا ئەڵێ نا ئێستا ژیری دەستکرد کۆنتترۆلمەکە هەڵسوکەوتەکانم هیچی خۆم نییە من ئەو هەڵسوکەوتەی کە ئەنوێنم حتا ئەگاتە ئەوەی کە مەسەرەن لە خەڵک با و بڵێ من خۆم نەم کردووە ئەو جیهازە پێی کردوم اینجا ئەگەڕێم و ئەڵێم کە سوکارەکە ئەم گۆڕانکاریان بینی لە ناو ئینسان بە تایبەتی لە ناو گەنجەکانە یەک شتمان هەیە
5-6 جاریکەش لێرە وتومە 100 جاریکەش ئێڵێمەوە ئەگەر باگم بکەن لە هەموو کەناڵێکیشا ئەیڵێم زۆر گرنگە خەڵک بیزانێ ئەویش ئەوەیە هەر کەسێک ئەتوارێکی سیر و سەمەرەی نوان بە تایبەتی ئەگەر گەنج بوو ئەوە معنای ئەوە نییە ئەم نەخۆشیە هەیە با ئاگاداری یەکشت بین کە ئێستا خەریکە بڵاوە بێتەوە بەداخەوە تەکیدم ئەزانن باسی چیەکەم باسی مادە هۆشبەرەکانەکەم هەر کەسێک ئەگەر مادە هۆشبەری بەکارهێنا و ئەو جۆرە ئەتوارانەی نواند ئەوە معنای ئەوە نییە سکیزۆفرینیا هەیە ئەتوارەکانی لە ئەنجامی بەکارهێنانی ئەو مادە هۆشبەرانەیە لەبەرەوە ئەو کەسە ئەبێ پێش هەموو شتێ مادە هۆشبەرەکە دەرکەین لە ناو لەشیا کە پێڵەن دیتۆکسیفیکیشن یعنی ژەهراوی بوونەکە لابین ئەو وەختە ئەگەر ئەم شتانەی نواندیا ئەم هەڵسو کەوتانەی نواندیان ئەو بیر و بڕوا هەڵانەی پێبوو ئەو وەختە ئەڵێن هینە ئەو حاڵەتەی هەیە اینجا ئەگەڕێم و ئەڵێم هەر کەسێک هەر خێزانێک هەر دایک و باوکێک هەر برا گەورەیەک هەر مامێک ئەمەی بینی لە ناو گەنجەکانە ئەبێ ئاگادار بێکەوە احتیمال ئەمە سەرەتای ئەم نەخۆشیە بێت کاتەکەمان بەرەو کۆتا ڕوا پێم بەڵێ ناوکارانم بەڵام ئەگەر بە کورتی چارەسەرەکان خۆی لە چیا بینێتەوە ئەومان بۆ باسکی دکتۆر خۆی ئەم بابەتە بەحرە زۆر بە حقیقت زۆر چارەسەر زۆرە بەڵام لە هەمووی گرنگتر وەکوتم شێوازی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشەکە زۆر گرنگە یەکەم شت ڕخنەی زۆری لێ نەگیرێ دووهەم شت زیاد لە حەد گرنگی پێ نەدرێت زیاد لە حەد کەوا ئەزێتی با ئەو جۆرە گرنگیە کۆمەلگا ئەبێ وشیار بکرێتەوە چۆن هەڵسی کەوتی لەگەڵ بنوێنێ ئەوەی مهمە بڵێن دەرمانە بۆ ئەم نوع نەخۆشانە دەرمان کۆڵەکەیەکی سەرەکیە لە چارەسەرکردنی ئەم جۆرە نەخۆشانە دەرمانەکانیش ئەنواعی هەیە لە پەنجاکانەوە دەرمان دەرچووە حتا ئێستا هەر چەند ساڵێک دەرمانی تازە دەرەکەوێ اینجا دواییش کە چارەسەر کرا گەڕانەوەی ئەو مرۆڤە بۆ ناو کۆمەلگە زۆر زۆر مهمە چکە ئەو مرۆڤە دائەبڕێ لە کۆمەلگا یعنی سبەینێ جەژنە ئەو نوع نەخۆشانە نەجەژنە پیرۆزە لە کەسەکەن ناو کەسێش یە بۆ ماڵیان بۆ جەژنە پیرۆزە ئەچن بۆ لای بۆی بەخێرهاتنی بکە گەڕانەوەی ئەو کەسە بۆ ناو کۆمەلگە شیاننەوەی ژیانی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی چارەسەر بکرێ ئەمە بە کورتی بەڵام بە حقت یەک سعاتی ئەوێ دەستە خۆش بێت دەست ئێوەش خۆش